ئێمە لە 18 ساڵی 2020 لەسەر کاری ڕۆژنامەنووسی و کاری ئازاد و داواکردنی مافی خەڵک لە دهۆک دەستگیر کرای. من و چەندین هاوڕێمان نزیکەی 8 نەفەری دەبەری بادینان هی چالاک ڕۆژنامەنووس کەسانی چالاکی مەدەنی و چالاکی سیاسی دەستگیر کران لە کاتە جیاوازەکانی ساڵی 2020دا کە دەسەڵات دەستی پێکرد بوو بە بەڕژبگیریەک بەرامبەر بەم دەنگە ئازادانە. 7 کەیس لەو کاتەدا لەسەر منیان کردبووەوە، هەمویان کەیسی ڕۆژنامەنووسی بوون، کەیسی داواکردنی مافی خەڵکی هەریمی کوردستان و مافاڕەوەکانی هەریمی کوردستان بوون. هیچ شتێکی تر نەبوو. ئەو تۆمەتانەی کە خراپ بوون پاڵ ئێمە دروست کراو بوون، هیچ بەڵگەیەکیان لەسەر ئەو تاوانە نەبوو. ڕای گشتی هەریمی کوردستان و هەروەسەهەیە نێودەوڵەتیش شاهیدە لەسەر بێتاوانی ئێمە، پارێزەرەکانیشمان شاهیدن لەسەر ئەوە کە ئێمە هیچ تاوانێکمان نەکردووە. ئەوەی کە کردومانە داواکردنی مافی خەڵکە، ئەمەش دەستگیرکردنی ڕۆژنامەنووسان و چالاکوانانی بادینان لەسەر کاری ڕۆژنامەنووسی و کاری داواکردنی مافی خەڵک پێشلکاییە بەرامبەر بە مافی مرۆڤی ڕۆژنامەنووسان کە چونکە نابێتن لە یاسای هەریمی کوردستان، لە یاسای عێراقی و لە یاسای نێودەوڵەتیش نهاتووە هیچ کەسێک هیچ ڕۆژنامەنووسێک لەسەر کاری خۆی کاری ڕۆژنامەنووسی و کاری ئازادانە دەستگیر بکرێتن، نەهاتووە هیچ کەسێک لەسەر داواکردنی مافی خۆی دەستگیر بکرێتن. پێچەوانەی ئەمە دەستگیرکردن لەلایەن ئاسایشەوە لەلایەن دەسەڵاتەوە تاوانە بەرامبەر بەو ڕۆژنامەنووسە بەرامبەر ئەو چالاکەوانە دەکرێتن. هەڵبەت مەسەلەن سەرەتای دەستگیرکردنی ئێمە هەر خوگرتنی دەستگیرکردنی ئێمە تاوان بوو بەرامبەر بە ئێمە و بەرامبەر هەر ڕۆژنامەنووسێک کە لەسەر کاری سیاسی ڕۆژنامەنووسی دەستگیر کراوە. پێش ئەوەی کە دۆخمان خراپ و ڕەوشی ئێمە خراپ بوو بەڕاستی ڕەوشی هەموو زیندانیان تەنیا ناڵێم هی خۆم هەموو زیندانیەک ڕەوشی گوزەرانی لەناو زیندانە خراپ بوو، ڕەوشی سەخلەمی تەندروستی لەناو ئەو زیندانەکانی هەرێمی کوردستان باش نییە، ڕەوشی هیچ بنەمایەکی مافی مرۆڤ بنەمایەکی کۆواڵیتەکانی ساخلەمی تەندروستی لەو زیندانەدا نییە. زیاتر لە بەپێ ڕەشاوکردنی بێ ئەوەی ڕەچاوی مافی مرۆڤ بکرێتن، بەنامەکانی مافی مرۆڤ بکرێتن زیاتر لە 130 نەفەر لە ناو قاعەیەکی بچووکدا هەستان و خەوتن و خواردنیان لەناو ئەو قاعەدایە کە بە بچوونی من کارەساتی مرۆوی و تەندروستی لەو زیندانانە ڕۆعادات لە زیندانبووین بەهۆی زۆری قەرەباڵغی لەناو زیندانەکە کە زیاتر لە 130 نەفەر لەناو قاعەیەکی زینداندا بوو. هەمویان نەک تەنیا من زۆربەی زیندانیەکانی ئەو زیندانە تووشی نەخۆشی پێست ببوون کە چارەسەرکردنی ئەو نەخۆشیەکی دەگمەنە زەحمەتە بەهۆی قەرەباڵغیەوە بەهۆی ئارەقکردن و بەهۆی گەرماوە دروست دەبێتن کە هەموو بەشێک هەموو زیندانیەکان کە لەوێ بووین بەشێک لە چالاکمانەکانی بادیناش کە لەو زیندانە بوون تووشی ئەو نەخۆشیە ببوون. هەڵبەتە ئێستاش ئاکامی ئەو نەخۆشیانە لەسەر ئێمە ماوە بەڕاستی لەلایەن دەسەڵاتەوە لەلایەن دەستگای ئەمنیەکانەوە ماوە لە کاتی ئازادکردنی ئێمەش بوونمونە ئێمە بە مەرج ئازاد کراوین. زیاتر لە دادگای هەولێر 5 ساڵ بوو چاودێری ئێمە دروست دابین کراوە، مەسەلەن بڕیاری لێدراوە. لە دادگای دهۆکیش بڕیاری 3 ساڵ چاودێریکردن بۆ ئێمە دەرچووە کە لەم کاتەدا ئەگەر هەر جارێکی تر لەو بە بڕیاری دادگایان هەر شتێکە بە بیانوەیەک دەستگیر بکرێت. ئەو کاتی سزادانی من کە لە تەمیز دادگای پێداچوونەوە کەم کراوە لەمە دەگەڕێتەوە. ڕەوشی زیندانیان ئەوەی زیندانیانی سیاسی کە ئێستا لە هەرێمی کوردستان تایبەت لەوانەش جەماعەتی بادینان ئێستا دوو بەشن، هەندێکیان حکم دراون، هەندێکیشیان تا ئێستا دادگای نەکراون، حکم نەدراون، چارەنووسیان یەکرا نەکردوتە. ئەوانەی کە چارەنووسیان یەکرا نەکراوەتەوە لە ئێستا لە ئاسایشی گەشتین ڕەوشیان خراپە، ڕەوشی گوزەرانکردنیان خراپە، ماڵەکانیان مەبەدەکانیان بە ئێمە دەڵێن ڕەوشیان لە ئاستێکی هەرە خراپدایە، لە ڕووی گوزەرانەوە لە ڕووی تەندروستیەوە ڕەوشیان خراپە، لە ڕەوشێکی دلەڕاوکێدان چونکە ساڵێک و 6 مانگە لەناو زینداندان بێ ئەوەی دادگایی بکرێن هیچ شتێک لە چارەنووسی خۆیان نازانن. هەروەها ئەوانەیش کە دادگایی کراون شێروان شێروانی و شەوان سەعید و گۆدار زێباری و ئەیازکەرام و هاریوان عیسا ئێستا لە چەکسەزی هەولێرە. باڵدۆخیان ئەتوانن بڵێم کەمێک جیاوازترە لەوانەی تر کە
پێش ئەوەی کە ئەمانە ببرێنە چاکسازی هەولێر ڕەوشیان خراپ بوو بەڵام ئێستا کە براون بوو چاکسازی هەولێر ئەتوانین بڵێن ڕەوشیان تا ڕادەیەک باشتر بووە بەوەش بەهۆی ئەوەی کە چاوی ڕێکخراوەکان و چاوی کۆمەڵگەی مەدەنی لەسەر ئەوانە لە هیوادارین خەڵکی کوردستان بەردەوام بێت لە پشتیوانیکردن لە زیندانیان سیاسیەکانی تکایە تا ئێستا لە زینداندان سار نەبنەوە بەرداوام داوای مافی ئەوان بکەن داوای مافی خۆیان بکەن سار نەبرنەوە بەهۆی گرتنێکەوە بەهۆی دەستگیرکردنێکەوە کە تووشی کە دەسەڵات دەیانگرن گرفتیان بۆ دروست دەکەن نابێت ئەوان لەوان گەورەترن دەبێت بەردەوام بن لە سەرکاری خۆیان هیواداریشین دەسەڵات واسی لەمە ڕەفتارانەی بێنن کە داوا ڕۆبەڕووی ڕۆژنامەنووسان دەبێتەوە دەیانگرێت هەڕەشیان لێ دەکاتن پێویستە چونکە ئەم ڕەفتارانەی دەسەڵات بەرامبەر بە ڕۆژنامەنووسان ڕووی هەرێمی کوردستان لە ناوەندان نێودەوڵەتیەکان ناشرین کردووە بۆ ماوەی 2 ساڵە چەندین ساڵە هەموو راپۆرتێکی نێودەوڵەتی کە لە سەر کوردستان هاتووە باسی دۆخی خراپی ڕۆژنامەگەری و ئازادی را دەربڕین دەکاتن. زۆر سپاس.